لە سنووری ناحیەی تەکەی سەربەقەزای چەمچەماڵ بانگەشە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە. لەو میانەشدا سەرۆکی لیستی کۆمەڵ لە سنووری پارێزگای سلێمانی و کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 104 کۆمەڵی ئیسلامی سەردانی ناو بازاری ناحیەکەیان کردو. چین و توێژە جیاوازەکانیش پشتگیری خۆیان بۆ کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی دووپات کردەوە. ئیشی گەلێ چاچی کرد بێ زۆر لە دڵ حالەما شیرنە زیاتر لە دڵ منە بەخوا لە هەموو کەسێ شیرنتر لە ئەشەوم بیلا بە دڵمە نەکش هەشدا نەساری کرد لە پەرلەمان بێ جێگای خۆی لە هەموو شوێنێکە کات و عیشاکەکە. ڕاستی مامۆستا شایەنی هەموو دەستخۆشیەکە، یعنی پیاوێکی ڕەشید ڕازگۆ ئەوەی ئەو کردوێتی لەوێ عنی لە دەستی هەموو کەسێک نایە. بەڕاستی شایەنێتی بەڕاستی ئەو کەسەی هەری بژاردۆ نردێتی ئەو جێ دەستخۆشی لەو کەسەشەکەین کە ئەو کەسەی نردۆ بەو جێە. بەڕاستی شایەنێتی دەیان جاریتر دەنگی پێ بدرێتەوە هەڵبژێری ئەو پیاوە. بەڕاستی دەستی دیارە کەسێکی تێکۆشێرە شەو ڕۆژی کردوە سەریەک. ئێمە هەردەم قەرزاری ئەو پیاوەین زۆر خۆی لا کردووە، نەک بۆ لایەنێک بۆ هەموو کورد دەستخۆشی لەکەین و بەڕاستی هی ئەوەیە 10 ساڵی کەش هەڵی بژێرینەوە. ئێمە خوازیارین چەندەها مامۆستا ئەحمەدی وا بنێرین بۆ بەغا بە تاکید شوێندەستی دیارە و ئێمە دەستخۆشی لەکەین و هیوادارین چەندان خەڵکی تر لەلایەنەکانی تریش وەک ئەم پیاوە بەڕێزە بچێت بۆ هەوڵی خۆی داوە بە تاکید شوێندەستیشی دیارە. لای خۆشیانەوە کاندیدەکانی کۆمەڵ بەڵێنی خزمەتی زیاتریان بە هاوڵاتیانی ناوچەکەدا هەروەک چۆن لە ڕابردووشدا بەکردار پارێزەرێکی سەرسەختی ماف و داواکارەکانی خەڵک بوون. داواکاریش بوون لە هاوڵاتیان بۆ ڕزگاربوونیان لە قەیرانە کەڵەکەبۆکان دەنگ بە کاندیدەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بدەن. سوپاسی خەڵکی تەکیەی کاکەمەند دەکەین کە بەڕاستی بە پیرەوە هاتنیان زۆر جێگەی دڵخۆشی بوو. خوازیارم ئەوەی لە ساڵی 2014 تۆماریان کرد، ئەم ساڵ بە گڕوتینێکی زیاترەوە تۆماری کەن و زیاتر دەنگەکانیان بە ئاراستەی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی 104 بێ بۆ ئەوەی ئەو تاجە زێڕینەی کە لە ساڵی 2014 قسیانە سەر کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی بە هەمان شێوە ساڵی 2018 هەمان تاجی زێڕینی سەرکەوتن بخەنە سەری کاندیدانی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی 104. بینیمان زۆر بە جوامێرانە پشتیوانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەکەن هەروەکو چۆن لە هەڵبژاردننی پێشوە پشتیوانی لە لیستی 104 و کاندیدەکانی کراوە. دەستخۆشی لە خەڵکی ناحیەی تەکێی کاکەمەند ئەەکەین بۆ ئەو جوامێریان بۆ ئەو دەنگە دلێریان کە لە جاری پێشوە دەنگی دلێریان بەرز کردەوە و دەنگیاندا بە کاندیدانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان داوایان لێ ئەەکەین بۆ ئەم هەڵبژاردنەش کەدا دێتەوە جارێکی تر هەمان هەڵوێز بنوێننەوە لێ بڕاوانەتر بێنە سەر سنووقەکانی دەنگدان دەنگ دەنەوە بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی. نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا داکۆچیکارێکی سەرسەختی ماف و داواڕەواکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون. هەر بۆیە چاوەڕێ دەکرێت لەم هەڵبژاردنەدا دەنگەکانی کۆمەڵ هەڵکشانی بەرچاو بەخۆ ببینێت. هاوڵاتیانیش ڕای دەگەێنن کۆمەڵ ڕابردووی پاکە، هەر بۆیە داهاتووشی ڕووناک دەبێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکێی کاکەمەند.